دنباش تماشاوان گلک هجا اخیرا پارلمان کردستان بفرمی بریاردا کویزا پیشمرگین کردستان ج بو کوبان بیتشاندن سروکی هرما کردستان کو ده همان دمدا فرماندهگیشتی هیزن چکدارین کردستان تنوی دس حالاتا ولواندنا هیزا پیشمرگین کردستان و هیزن چکدارین هرما کردستان هي برازی بنا پارلمانی بریار بو پارلمانی شاند کو پارلمان رازی بونی نشانده ج بو کو هیزا پیشمرگین کردستان بیتشاندن ج بو کوبانی بگمان ایرو پارلمان کردستان بفرمی بریاردا کو هزا پیشمرگین کردستانه ورشاندن جبو کوبانه اوجی که هفدمه گلوی که کو بریا چند روزا بریا دو روزان لهرما کردستانه بگمان تقمنی او پیدوین مروی جبو کوبانه برای بالافران هات کشاندن اوجی هفدمه گلوی که کو پشتی حکومت ترکیه راضی بو نشانده کلور هزا پیشمرگی بچه کوبانه اوجه سرنجه اوه کم بریاره که پشتی سال 1960 هرما کردستان تفگیرا باشور کردستان هزان جبو روشاوه کردستان دشینه که بگوان هزا پیشمرگین کردستانه بله برزان پارلمانی کردستان بریاری ده که هزی پیشمرگی کردستان روانه کوبانه بکره بگوان روانه کردنی هزی پیشمرگی بو کوبانه به لسر بریاری سروی که هریمی کردستان که لهمان دم دا فرمانده گشتی هیزه چکدارکانی هریمی کردستانه دست حالاتی جولا کردن و جولا پی کردنی هیزه چکدارکانی کردستان لجرده سیاه برا زمانی پارلمان بگمان دواتر که بریاره که لپارلمان گوتو بیش کرده امرو بریار داره هیزی پیشمرگی کردستان روانه کوبانه بکره لبر اوله سادا کوبانه لشرکی سخت دایه ایوه خلکی کردستان ام بریاره چون هل اسنگینن لإستادا ككرد لروش أوا هيز ديت بو باشور لباشوريش هيز أشي بروش أوا كردستان أما بچه چون ليك دانوا ككرد لإستادا هيز كبي بتواني لهر شنيك بي مترسي لسر كرد بي كتير بباريزي من لا خدمتي سرنجو بو چون كاني ودان بالي هردي لهرير بالي كاك هردي دنگ نایت هردی له هری روا بالا که مالا گله ریبر آکرید گلمه الو وار باش کاکگار باشتر از خوشیل تواریدت گم بالا کرم که کاکگار بریچ من آبابت تا از سر خوشیل بنامالا شهید فرمانده همین سفر آمیدید کم راستی جه خنباری بسلی بنامالی پیش راست حکومت اولاوان یا بکری انشالله چجور اما کو پیشمرگی نریم کردستان نالین داعش نزدیکی بهسه که آخامت بزنیدن نسبتی کوبانه چون اما کو پیشمرگان بیجیم کار بله اما کو پیشمرگه دی پاوند این پارلمان خو و سروکی خو خوشتوی هر جاره که پارلمان ما بریاری در از کو پیشمرگه آماده ما نل کوبانه حتی قامش لش نراوستم اف بریار پارلمان بدد آن کو سروکی مبدد بدن پاوند بین چون ابرو اما فتر پیگیری و اکریزیا مالا کرد هی کار بله سپاب سرنجاتا که مالا گله سعاد لسليماني كاي كردي تكايا كلا سرخط بي هردي لهرير فرمو بداخل دو جار هاتو يترقط بنازا مشكلة بالا برزان بریاری پارلمانی کردستان که بفرمی بریاری ده هزی پیشمرگی کردستان بو کوبانه بنتريت بگمان تا که دروازه شللی ترکیه ویا که ترکیه دوایی اول که راضی بون نشانده هزی پیشمرگی کردستان لیره بچه بو اوه لبر اوه کانتونی کوبانه زیاتر لمانگی که لجیر دورپیچ و گماروی کی سخت هرشی سختی چکدارانی داعش که به عتادی کی زور به هزی کی زور بردوام هجوم کن بگمان برگری شرفانان لکوبانش و کو اول همو میدیاکانی جهان بینن تا استا سرنجی جهانی راکشوا که بو یکم جره لاستادا لشر کی واسخ دا کرد بتوانه برگری لخوب که چون لباشوری کردستانش بگمان بدرجه 100 کیلومتر هزی پیشمرگی کردستان لروبروبونوی سخت دایا لگل داعش بله شريف دهوكي نازانم لو انك شبي برزان كي بيوندي كان داخري هو دارم لبروا برنامج خوتانا ايتر بين باشا بيوندي هبه و نبشري بله تماشاوان نجایزا پیشمرگین کردستان جبو کوبان دیتا شاندن اوجیک هيا چند پیامکه کویدی دناوا کردان دا هیزک کردان هي گجاران
وەختێ کورد تاتە تەرعیب و تاتە تەپەسەرکردن و جینوسایدکردن و قەتلی عامکردن و کۆچبەرکردن و حتا داویە کوردان هێزاخوا نەبیە ئەگەر هێزاخوابی هوسا هێزێکێ بەهێز نەبووە دنەهادا کوردان هێز هەیە دوو پارچێن ئەساسیین کوردستانێت ئازادکردینە ئەvە تا چەند پەیامێکێ کوێدی کورد ئەجندای کورد بووتە دیفاکتۆ ئەمرێوا قال ڕۆژهەڵاتە ناوین پێویست هەر کەس ئێترافێ پێ بکەم ئەvەژی تا چەند پەیامێکی گرنگە بۆ هەموو کەسێکی تایبەتی ئەوێ چاوێتوان دووزە کوردان پرسا کوردانەتەیە کوردان هەڵهایە ئێدی کورد بەشێکی ستراتیجیک یێ هێزا نێودەوڵەتیە دژی تیرۆرەیە کورد لە هەر جەیەکی بە تیرۆر لێبێت تهدیدێ لە کوردان بکە کورد بە ئەرکی خوا دزانە لە شوونە هەموو مرۆڤاتیە بەڕەوانیە بکە چاوا لە کۆبانێ لە ڕۆژئاوا و لە باشووری کوردستانێ نها ئەو ئەرکل سەرملێن هێزا پێشمەرگە و شەروانایە بڵێ عەبدوڵڵا لە سلێمانی مرحبا کاکار مەرحەبا سەر چاوم کاکار پێم خۆشە لەو تەوەرە پێشمەرگە لە تورکیاوە نەچێ بۆ کۆبانی وام پێ باشە جەبهەیەک لە ڕەبێعەوە یان لە سندارەوە دژی داعش بکرێتەوە لەوە باشتر کە پێشمەرگە لە تورکیاوە بچێ بۆ کۆبانی خوا ئەزانی لەوەیەوە تورکیا چ شەرت و شروتێکدا هەنێ و چ پیلانێک ئەجێڕێ بۆ کورد ئەنی پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ئەنی هەموو خوێندنەوەیەکی نەکرد دەبێ بۆ پرسێکی وە وەڵڵاهی پێم خۆشە لەوەیەوە نەڕوە لە تورکیاوە نەڕوە پێم خۆشە جەبهەیەک بەرەیەکی جەنگ دژی داعش لە ڕبێعەوە کەوا لە بندەستی پێشمەرگەیە لە سنجارەوە لەوەیەوە بکرێتەوە زۆر باشترا زەختی لێ بکەن و ڕێگا بکەنەوە بۆ کۆبانی بەڵێ سالا لە زۆر باشە و لە کۆتاییدا ئەڵێم سەلاو بۆ پێشمەرگە لە خانەقینەوە تا کۆبانی بەڵێکا عەبدوڵڵا سپاس بۆ تۆش سالار لە سلێمانیەوە کاک سالار فەرموو دەم باش وەڵام من ئەو بڕیاری پەرلەمانە بە بڕیارێکی مێژووی ئەزانم بە وەرچەخانێکی گەورەیش دەزانم لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازیگەری کوردە و هیوادارم ئەو پرسە بە پرسێکی حیزبی نەکرێت ئەو کوڕانەی کە ئاشنا کۆبانی ئەوە هی کوردن بە ناوی کوردەواسن بە ناوی وەزارەتی پێشمەرگەواسن و هەر لێرەشەوە دەستخۆشی لە سەرۆکاتی هەرێم و لە پەرلەمانی کوردستانەکەم بەڵام تکا وەک هاو نیشتیمانیەک ئەمە با بە ناوی کوردەوە بچە هیچ مزادێکی سیاسی پێوە نەکرێ هیچ مزادێکی حیزبی پێوە نەکرێ و هیچ کەسێ خۆی نەکا بە سەحەبی چکە ئەمە بە ناوی کوردەوە چێ لە ئاخیری شاهەتیش ئەگەر شەهیدیش بێ لەوێ هەر لە کورد کەمە بێتەوە هیوادارم سەرکەوتوو بن و بەرەو پێشتر بەڵێ سیروان لە دوکانەوە ئەم کاتت باش کاکە سەر چاو سپاس دەکەم بە نسبەت ئەو بڕیارەی پەرلەمانی کوردستان و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و دەستخۆشی لێ یەکەم بەڵێ بەڕاستی بڕیارێکی زۆر گرنگ بوو هەر ئەوە لە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی چاوەڕوانەکرا سەرۆکی کوردستان خەڵکی یەکەم مزایدەیە کرد ئەگەر سەرۆک بەرزانی نەبووە تووشە ڕازی نەدەبوو بە ئەو خەڵکانە کە مزایدەی ئەکەن کاکە خاکاری بەڕێز بە ئەوان ئەو شتیان بکردایە بەڵام چاگەزانن ئەگەر هەشت شتێک بێ لەو بارجەکانی تر هەموو لە سەر دەستی جەنابی سەرۆک مەسعود بەرزانی سەرۆکی کوردستان بەدیدێ دا خەڵکی خۆی با هەر ئەوە سەر ڕێکەوتنامەی بینی کوردەکانی هەمووی لەسەر دەستی جەنابی سەرۆک بەرزانی ڕێکەوتنامەی ئیمزاکە با میلەتی کوردی لێرە و پیرۆزایی یەکەم هەر شتێک ببێ لەسەر دەستی جەنابی سەرۆک مەسعود بەرزانی بەدیدێ جا خەڵکێک چ دەڵێ با بڵێ هەر لە خۆی چ دەڵێ با بڵێ مشکلە نییە بەڵام هەر شتێک حکوومەتی سەربەخۆ و سەرۆکایەتی کوردستانیش هەر لەسەر دەستی بەدیدێ ئینشەڵڵا ئەو سەرۆکی کوردستانە بۆ هەتاتەش دەستخۆش بەڵێ کێمانە گەلە کاک حەمید حەمید لە گەرمانەوە کاک حەمید فەرموو سەرەتا دەستخۆشی تەوەرە جوانەکەتان لێ دەکەم بەڵێ سپاس بۆ تۆ و دەستخۆشی لە پەرلەمانی کوردستان دەکەم بۆ بڕیارە جوانەی کە دەری کرد بەڵێ من وەکو پێشمەرگەیەک لە گەرمیانەوە حازرم بە گیانم بە ماڵم بە منداڵم دیفاع لە هەر خاکی کوردستان لە هەر کوردێک لە هەر پارچەیەکی جیهان دێت بەڵێ بۆیە دەستخۆشی لە پەرلەمانی کوردستان دەکەم بۆ بڕیارە جوانەی کە دەری کرد و پەسەندی کرد بەڵێ ئەو برا و ئەو خۆشکە شەڵەڤانانەش کە لە کوبانی و لە ناوچەکانی تری سووریا شەڕ دەکەن ئێستا دڵنیان دەکەنەوە کە هەرێمی کوردستان و پێشمەرگەی کوردستان بە هەموو شێوازێک لەگەڵیانە و هیچ درێکی ناکە ئەوەی بە پێی بکرێ و ئامادەیە بڕات شان بەشانی ئەو لە جەبهەکانیان شەڕ بکات و پشتیوانی لە خاکی کوردستان بکات. بەڵێ کاروان لە سلێمانیەوە کای کاروان ئەم کاتە باشاکەکەس هەموو کاتێکێت
ببوورە وەڵام من ئەگەر تەکلیفێکی چۆلەمە ئەگەر بکرێ وەک برایەکە ئەگەر بکرێت تۆزە کاتەکەم بۆ زیاتکە زۆر مەمنونە بووم کە ڕەنگە قسەکانم ناتوانم بەلەم بەڵێ کەت ناتوانانی تەواوی کەی بەسەر چاوم من لە ڕاستیە من سەیرم پێ ئەم کوردستانی ئێمە یعنی ئاوا بێ حکومات بێ هیچ شتێکە یعنی تەسەوەر کە هیچ کەسێک نییە خۆی تا بە سەحیبی مەسەڵ بەرزانی ئەساوە دیگە کە من دەوڵەتی کوردی ڕاگەێنم متمان فەرمو ڕاگەێنە پێی نەکرا وتی ئەچم نەوتی خۆمانە نێرم بۆی کورد ساحەبی پارەی خۆی بێ نەوتی نارد تورکیا دەستی گر بە سەپارەکە بۆری دروست کرد شەڕی لەگەڵ مالیکیا کرد مالیکی موچەی کوردستانی بڕی ینی مەسعود بەرزانی هیچی پێ نەکرا بەڕاستەکەی ینی بوو نایە دانی پیا بنێ بڵێ من ئەو هەموو شکستم بەسەر کووردا هێناوە کاکە غەڵەتم کرد یعنی بەڕاستەکەیەوە غەڵەتێکە هەموو کوردی برسی کرد یعنی کە غەڵەتێکەکەی بوو نایی دانی پیا بنێ لەبەر چی ئەمانەت کرد لەبەر کورد ببێ بە صاحبی بخاوەن پارە و داهات و نوتی خۆی ئەی کە نەبوو بۆ نایی بڵێ کاکە شکستم هێنا من لەوەیە نەمتوانی بابەت ئێمە تایبەتە لەسەر شتێکی دیکە کاکی پێشمەرگە من وەکو پێشمەرگەیەکیش لەگەڵتانان بەڕاستەکە من ئامادەم لە پێناوی کووردا بچمە کوبانی خۆ قوربانی کەم بەڵام ئەگەر بەمەرجێک ئەگەر بەم ینی یەکە خۆی نەکا بەخاوەنم مە خۆم بە پێشمەرگەیەکی کورد دەزانم نەک خۆم بە پێشمەرگەی هیچ حیزبێک نازانم هیچ حیزبێک خاوەنی من نییە تەنیا من لەبەر خاتری کورد ئامادەم وەکو کوردێک بەڵام بەمەرجێک سەرکردەیەکی ڕازگۆم هەبێ نەکسا کە دەگەم لەگەڵ داعشان ڕێکەوێ بەڵێ بەرەزان تکە با لەسەر تەورێکی قسە بکەین تەوەری ئێمە باسی ناردنی هێزی پێشمەرگیەکە کە پەرلەمانی کوردستان ئەو پەرلەمانەیە کە کوکراوەی دەنگی هەموو خەڵکی کوردستانە بڕیاریدا کە هێزی پێشمەرگە بە کوبانی ڕاوانە بکرێ کوبانش بێگومان وەکو ئێوازانە لە ڕەوشێکی تایبەتدا چەند جار داوای هاوکاری کردووە تەنها هاوکاری بە کوبانش ئەو یارمەتیە سەربازی مرۆیە بوو کە لە باشووری کوردستانە ڕۆیشتووە و ئەو یارمەتی بەردەوامەی باکووری کوردستانە کە ئێستا زۆربەی ئەو شەهیدانە ئەو شەڕبانانە کە لە کوبانی شەهیدە بن ئەکسەریان یان خەڵکی ئامەدن یان لیجێ یان وانێ یان گەڤەر یان سەرحەد خەڵکی ئەو ناوێنە لە ئێستادا کۆبانێ بۆتە شوێنێک کوکراوە هەمووی کورد لەوێ کە پێکەوە بەیەک ئاراستە بەرگری لێ بکەن تکایە تەوەری ئێمە لەسەرەوەیە بە تەحدید بەڵێ ڕەوانت لە ڕانیەوە فەرموو کاکە سڵاو لێبێ سەر چاوم پێم وایە کاکە ئەگەر هەر یارمەتێک بێگە مەجارم دەی تۆزە زیاتر لە سەقسەکانم ڕۆم بۆ نمونە ئەگەر یارمەتی بدرێت لەلایەن پەرلەمانەوە و لەلایەن خەڵکەوە بۆ کۆبانێ کێشە نییە یعنی ئێمە هەمومان ئامادەگیمان تێدا کە بچین لە کۆبانێ خۆمان بکەین بە قوربانی لە پێناوی نیشتیمان ئەوانیش ئامادەگیان تێدا بووە لە کوردستانی ئێمە کە پان کردێتە قوربانی بۆ کوردستان ئەمە ئەو لێرە هەماهنگێکێ بەڵام ئەوەی لێرەدا هەیە ینی تێنەگەیشتێکێ باشە ئەگەر بێت و دەزانن جەنابی بەڕێز کاک مەسعود ئەگەر شتێکی پێ نەکرا با دەری خال لەسەر تەلەڤیزیۆن بڵێ لەبەر ئەوەی پێم نەکرا ینی خەڵکی کوردستان یاخود لایەنەکانی تر لەگەڵم نەبوون بۆ ئەوەی خەڵکی ژدانێ بتوانێت خەڵکی شتێبی نییە بێ لە سەقسەکان و پێم وایە ئەگەر بێت و هەماهنگی هەبێت لە بینی هەموو حیزبەکاندا و هەمیش کوردی سەردەکەوێت و هەمیش کوردیش دەتوانێت هەنگاوێککە زیاتر بڕات بۆ نمونە وڵاتانی دنیا لە بنی دنیا ڕادێن بۆ ئێرە یارمەتی ئێمە دەدەن ینی بۆ ئێمە نەتوانین یارمەتی خۆمان بدەین یعنی ئەگە کاک مەسعود لە شتێکیدا شکست بێنێ با خەڵکە یارمەتی دا چ دەبێت ینی خۆ من پێم باشە ئەگەر ئەو هەماهنگێ ببێت چکە مار ناکرێت ئەمە لەبەرەوە حیزبەوە لەمەر حیزبەوە ینی ئەو خەڵکە چەندی ساڵ بەڵێ کاک ڕێبار هەرێمی کوردستان سێ مواسی شەرعی هەیە فەرمی هەیە سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی حکوومەت کە هەموو لایەنە سیاسیەکان ئەوانەی شەرعیەتیان لە خەڵی وەرگرتووە بە ڕێژەی جیاواز بەشدارن لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان لە هەر سێ کایەکەیە ئێدی ڕێبار مێرگە سۆرێت گەلمەیە زۆر سپاس مێرگە سەر هیوادارم قسەکانم بێتە جێەوەی کە لە کام شوێن لە گەلمانی کاک ڕێبار بەڵێ فەرموو تەلەڤیزیۆنەکەت کەسکە بەڵێ سپاس فەرموو دەمێ ئەو خەڵکانی کە پەیوەندی بە بەرنامەکەەوە دەکەن هیچ مزایدەشی سیاسی نەکەن کە بڵێ من پارتیمە من وێشێتیم بۆ من گۆڕانم من هەر حیزبێکم هیوادارم ئەو بڕیارە بێتە دڵخۆشی بۆ مای هەموو گەری کورد و کوردستان من یەکەم لەو کەسانێک کە پێشمەرگەمە ئامادەمە وەکو خۆبەخشێک بچم لە کۆبانێ بزەگم لەسەر نیشتیمانەکەم شەڕ بکەم خۆم ئێستا و ئیسلامیەکان کە دەڵێن خەزایە و جەنگە و ئێوە خەزایە جیهادە کە ئێمە بچین لە کۆبانێ بزەنجین بەرامبەر دوژمنەکانمان پارچەکی لە کوردستان پارچەک لە لاچە خۆمان ئازاد بکەین هیوادارم هەر کەسێک تەلەفۆن دەکا باسی سەرکردەکان نەکات هیوادارم ئەو خەڵکانە
بە شێوەی جوان تەلەفۆنەکەیان بکەن و قسەی خۆیان بکەن. زۆر سپاس. بەڵێ کاروان لە سلێمانیەوە کاتە باش هەموو کاتێک دەستخۆشی تەوەرەکە لێ یەکەم باڵێ سپاس دەستخۆشی ئەو ئینەی پەرلەمانی شەکەم ئەمڕۆ باڵێ بەڵام تکامان وایە سەرکردەکانی کورد وەک سەرۆکی هەرێم با لەگەڵەوە هێزا کە ئەمێرێ کوڕێکی خۆیان رازایکی خۆشی تیابێ نەوەکو کوردی فەقیر وەژار با بە کوشت و ساڵە لەگەڵ داعش و تووشیان ڕێکەوتووە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم کێمان لەگەلە خۆشمان لە سلێمانیەوە ئەم کاتە باش کاگە کار سەر چاوم ئەمە بڕیارێکە هەموو کورتی خۆشە بەس ئایا زەمان چییە؟ ئایا کوبانی پێویستی بە پێشمەرگەیە؟ کارێ F16 لە داعشەیات ئەمە ئەگەر سیناریۆیەک نەبێت و داوێک نەبێت بۆ کورد نرابێتەوە بە 200 پێشمەرگە و 500 پێشمەرگە و 5000 پێشمەرگە کورد و کوبانی لە جاتی ئەبێت ئێمە سەرکردەکانمان ئەوەی بە خەمی کوبانیون ئێمە میلەت دەئەونە بە خەمی هەموو کوردێکەوەیە ئێمە سەرکردەکانمان محافظەیەکی بۆ چارەسەر ناکرێت کە خەریکە خەڵک ئینفعالەکە ئێمە هەموو بە ڕۆح و بە دڵ و بەگێر لەگەڵ کوبانەوەین ئێمە ئەمریکا چەندەها و دەوڵەت و وڵات یەکی گرتۆ چاری داعش ناکە ئەمە هەمی سیناریۆکە بۆ کووردە ئەم سەرکردانی ئێمە بۆ نایەنەوە بە هۆش خۆیانە یعنی دەستخۆشی لە پەرلەمانەکەین دەستخۆشی لە سەرۆکی هێرێمەکەین بەس ئایا زەمان چی ئەم پێشمەرگانە چن بۆ ئەوێ یعنی سەرۆکی هەرێم ئەم بڕیارە حەڵاتە پەرلەمانەوە ئەگەر باتە 100% ئۆکەی بۆ خۆیت وەڵی پرسی بە پەرلەمان ناکرد بەس زەمان نییە داوا لە سەرکردەکانمانەکەین بەهۆش خۆیان نابێنەوە دەستخۆش بۆ تەوەرەکەن بەڵێ بەڕێزان ناردن هێزی پێشمەرگە بۆ دەرەوە بێگومان بە بڕیاری پەرلەمانی کوردستان وەکو مەرجەیەکی باڵا و مەشروع لە کوردستانە ئەمە وەکو خەڵێکڵێ زەمان چی هەیە ینی پێتان وایە کە هەرێمی کوردستان سەرروکی هەرێمی کوردستان پەرلەمان بەبێ دیڕاستە ئەم بڕیارە بدا لە کاتێکە کە کوبانی لە ڕەوشێکایە و هێزەکانی نێفنەتەوەی یارمەتی ئاسمانی ئەدەن و لە باشوور و لە باکوور لە پارچەکانی تری کوردستانەوە بەردەوام خەریکێکی بۆیە لە ڕێزەکانی شەڕوانان شەڕەکە بەرگری لە کوبانیەکە پێتان وایە ئەمە بڕیاری بێوەکو ئێوە هەندێک بەرێ سەرنجیان هەیە بڵێ گەیلان لە هەریرەوە ئێوارە باش سەرچاوم دەستخۆشی لێ و لە پەرلەمانی کوردستانەکەم بەڵێ بە بۆنەی ئەو بڕیارە ڕێکوپێکە وەڕی سلااومێ بە هەموو پێشمەرگە پارلەمانەکان و بۆ هەموو گەریلاکانی پێشمەرگەکانی بەرەی جەنگ بەڕێزم وابزانم ئەو قراری چاکە بەس بەڕێی بێت و پەرلەمانی کوردستان داوا بکاتن بەخۆ بەخش ئەو کەسانی کە عەزیان لێ ئارزوەکەن بچنە کۆبانی وەتوانەی شەڕیان هەیە نەنووس بکرێن بە هیچ مەسئولێکیان دەگەدانەبی بەڵام بە شەرتێک لە وەزارەتی پێشمەرگا بەرگ و چەشیان بۆ ئامادە بکاتە ڕەوانەی کۆبانیان بکەن لەوێ دێش 5 نەفەر دابەش بکرێن بەسەر گەریلاکانی شەڕوانانی یەپەگە و یەپەژە بەڵێ 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 کای گەیلان ناوی هێزی ئەوێ هێزی کوردیاوێ یەپەگە و یەپەژە یەکینەی پاراستنی گەل کە زۆربەی هینەکان لە پیا و کۆرپێک دێت و یەپەژە یەکینەی پاراستنی ژنان کە لە ژنان پێک دێ بێگومان هێزێکە بە هەزاران بە دەیان هزار ژنیش دەم هێزی ڕۆژاوی کوردستان بەشدارە ماما خەمە لە سلێمانی فەرموو ئەم کاتە باش سەرچاوم پێشەکی دەستخۆشی لەم بڕیارە درەنگاکەم ئینشاءڵڵا ئەمە سەرەتای وانەوەرگرتنە بۆ بەردەوامی لە یەکڕیزی وازێنان لە عەقڵی خۆپەسەندی زلحیزبی هیوادارم دوای لە ناوچوونی داعش حیزبەکان نەگەڕێنەوە سەر بای بەڕەبوەر من بە عیبەی دەزانم کە هێزێکی تیرۆریستی وەک داعش بە ناچاری وا لە کورد بکات پشتی یەکتر بگرن کورد بێکەسە ئەبێ هەمیشە براو پشتیوانی یەکتر بن و پیلانەکانی داگیرکەران تەفرت و نابکەن هەروەها چوونی هێزی پێشمەرگە کارێکی باشە بەڵام لێرە پێشمەرگە وەک پێویست تاکتیکی شەڕ و مەشقی تایبەتی پێوە نەکراوە پەروەردە نەکراوە بە عەقڵی کوردایەتی بەڵکو حیزبەکان پارچە پارچیان کرد بۆ منبەسی تایبەتی خۆیان وەکردویان بە مڵکی خۆیان بۆیە ئەترسم وەک ئێرە چۆن لە پڕ پاشەکشاکەن بە ناوی تاکتیکەوە لێوێش پاشەکشە بکەن لە شوێنێکا وا لە یەکینەکانی پاراستنی گەل بکات کە تووشی تێشکان بن و داعش زەفەریان پێبەرێ لەگەڵ ڕێزما بۆ مولایەت ڕێزان لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش باڵێ هەموو کاتێک وەڵاهی من ناڕزای خۆم دەرەبرم بۆ ئەوەی کە پێشمەرگەکان بنێرن بۆ کۆبانی
چونکە ئێمە وڵاتەکەی خۆمان پێویستی بە پێشمەرگەیە لە هەموو لایەکە هجووممان بۆ کراوە کوڕەکانمان بۆ ئەنێرن بۆ کۆبانیانن بەکوشت هەمووی ڕەش و ڕوت و هەمووی داماوەیان نێرن ئەمە نسکۆیە کە بەسەر کووردا هاتەوە پێشمەرگە ناردن تەواو نابێت ئەبێ لەسەرەوە چار کرێت ئەمە پیلانی دژمنانە بەسەر کووردا کراوە نسکۆیەکە بۆ کورد هیچی لە باش بەتاڵەکەی 74 کەمتر نییە بەس پێشمەرگە بۆ ئەنێرن بۆ کۆبانیانە و پیاوە فەرمووی ڕاستەکە بۆ لە تورکیاوە ئەینێرن وەکو ئەرمەنیەکانیان لێ یەکا تورکیا عنی کەس نیە لەسەر ئێمە بێتە جۆ بەڵام من ناڕەزایی زۆر زۆر دەرە بڕم کە پێشمەرگە بنێرن بۆ کۆبانی حەز ناکەم من پێرێ برازایەکم شەهید بووە ئیتر بۆچی هەمویان ئەیان بەکوشت بە ناحەق با هەم ئەگەر کورد هەمووی ڕاستەکە با هەر هەمووی چێتە ژێر سیلاح بە مەسوولەکانیشەوە هەر ڕەشوڕوتیا بن بەڵێ لەگەر ڕێز دانیال لە ئاکرێت گرمێ کرمکە دانیال ئاکرێ سەرخەتی کاک دانیال باغ بە تکایە کاتت باش ئەم کاتەو باش بەڵێ مەژڕایمان لەگەڵ جەناوی سەرۆکە بەڵام ئایا چیلەکان پاشەکشە نەکەن بەڵام خۆم بە خۆم لێرە تەلەفۆنم لەو مەسوولە کردی باخۆش لەناو شەڕیدا بووم ساعات 6 ئێوارە بە شەڕ هاتین هەتا 12 لە قەرەقۆژ لە پشت واڵێنەکەی مەزرای سامونە جەفی سوفای پێنجش خۆم تەلەفۆنم کە ساعت 2 گوتمێ گەورەم شەڕە یعنی وابزانم با بڵێن تەڵقەیم پێماوە چل گولا چەند منەوە ئەوەندە گەشتە من ڕێکای دەداتە نەدەهات ینی ماقولە کو پێشمەرگە پشتی قەیم بێ بە مەسوولێ ئایا کو دەچین بۆ کۆبانێ بەڵێ بەرزان ئەمە بەرنامەی خەلکە سەرنجی خەلکە بۆچوونی خەلکە خەلکیش لە کوردستانە لەسەر بیر و باوەری جیاواز ئایدیای جیاواز نەتەوە و مەزهەب و دینی جیاوازدا بەشبوونە هەرێک سەرنجی هەیە لەسەر پرسە جیاوازەکان ئێمە هیوادارن بەرپرس و لایەنە پەیوەندیەکان ژیان لە سەرنجی خەڵک بێ بەشێوەیەکی گشتی فەرهەنگ لە سلێمانیەوە ئێوارە باش کاگەکار سەر چاوم باشتر تۆ باشی برا گەلێک سوپاس کاک فەرهەنگ فەرموو تایبنی پێشتەکی تەبەن معجبم بە دایکۆ سوپاس ئەمە یەک دوو لەسەر تەوەرەکە تەبەن نەچکەسە و مداخەلاتە ڕای خۆیەتی هەموو کەس ئاسادە بێتەوە بەس من یەک پرسیارەکەم لەوانەیە ئەو قەرارە دەرەکەم کە پێشمەرگە بچێت بۆ کۆبانێ ئەگەر ئەوان قەراری کویان دەرکردو دەستیان خۆش بێ بەس ئایا ئەوان کوڕەکانی خۆیان یەکەم کەسەنێرن ئەمە مهمە نەوەک وەکو مەسەلەیەکی کوردی لە دەستی خۆم نێوماری پێگرم ئەمە خۆ خەڵک ناچێت بۆ پێت خواردن هەیە ڕاست بە کوژراویەتەوە یان شەی دەبێت هیوادارمەوان لە پێشتا کوڕەکانی خۆیان یەکەم کەس بنێرن ئینجا خەڵکی فەقیر بنێرن ئەمە یەک دوو بەڕای من تەبەنەت کەسە و پێشکی وتم ئازادا بیرەکاتەوە بەڕای من کۆمەڵە شتەیە لە وڵاتی ئێمەیە ینی کات بەسەربردنا ینی ئێستا ئەزمەی مەعاشەیە ئەزمەی ئیداریەیە کۆمەڵە ئشکالاتی ناوخۆیە من بە وەسوونی من ئەمە ڕاکردن لەو شتانەی کە جاران معارزای کرد بە هەڵا ئێستا معارزەکەشمان ئەبێ فاتحەی بۆ بکەنی و دەست خۆش بەڵێ هیچیمان لەگەڵە بەڵێ بێن ڤەدانێک و دێ بەردام بین بەڵێ تەماشاوانین نێژا بڕیارە پەرلەمانی کوردستانی لە دۆڕشاندنا هێزا پێشمەرگین کوردستانی ji بۆ کۆبانیە گەل و هون چاوە هەڵدەسەنگینن ئەف بڕیارە هەیە چەندێ بڕیارەکە دچیتە چارچۆڤەی خزمەتکردنا بەرژەوەندیên گشتی هەیە چەندێ ئەف واقعی نەها کورد تێدانە هەفدەنگیا کوردان هەیە یەک رێزیا کوردان هەیە ئەگەر هەبیت هەیە چەندێ باندۆریاوەیە لەسەر پرسا کوردان هەیە هەیە چەندێ دکارە هێز و گرۆتینێکی دن بدە شەڕڤانی کوردان چه هێزا پێشمەرگێوە ئەڤێل ڤەر چ ئەڤێن لە کۆبانی ئەڤێل هەر دەرێکی بە کۆ پێتر هەز بکەن بەرپسەرەتیان گەلێک گرنگ و دیرۆکیە پێتر بەرخۆ بدەن و بەرخۆدانی بکەن و بەڕەوانی بکەن بێگومان لە باشووری کوردستانی لە هەرێما کوردستانی شەهید بوونا پێشمەرگان لێ بەرێن شەڕ پێخەمەتە پاراستناوێ هەرێمی بەردەوامە دامەندەمدا لە ڕۆژاوای کوردستان ژێر ڕووسا لێ ولسەر ئاردێژێک ئالیێن ڕۆژاوایان کوردستانێژیک لە هەفاتن واتە جڤاتە نیشتیمانیا کورد دامەدەمدا تەفدەم تەفگەرە جڤاکە دەموکراتیک ئەنک و خەسەریە دەموکراتیک یا ڕۆژاوای کوردستانی کو لە دووەکێ چەند ڕۆژ کۆم ببوون
تێگوتن و لە هەفاتن ئەف لە هەفاتنا کوردان لە هەف نێزیک بوونا کوردان هەیە چەندی هێزێکی دن یا بە باندۆرە کوردانە بەڵێ سیروان لە هەولێرەوە کاک سیروان فەرموو چەتۆ لە هەولێرەوە ئەلۆ کاک چەتۆ ئەلو کاگا کارە کاتت باش هەموو کاتێک کاگا کاسلا و ڕێز و احترام لۆ بەرنامەکەت زۆر سپاس و بەڕێزم ئەمن پێم باشە نردنی هێزی پێشمەرگا ئەوە لە جیاتی ئەوەی کە هێزی پێشمەرگە بنێرن ئەوان سەچیان لۆ بنێرن سەچی باشیشیان لۆ بنێرن ئەوەم پێ باشترە باوەڕکە بەڕێی من ئەگەر هات و ئەوەش ببیتن ئەوە ئیتیفاقەکە کە ئەو ڕۆسی 6 ڕۆژ 37 ڕۆژە لە کۆبانی شار دەکرێتن کە دەرەقەتیان نەهاتن ئەویدی ئەوەی ئەگەر کە پەرلەمان ئەو بڕیارەیدایە بە من ئەوەی کەمیتی تورکیا خڕی دەکەنەوە ڕەوانی دەکەن کە بێ ئەوەی پێشمەرگە و پەرلەمانیش ئاگای لێبیتن لۆ ئەوەی کۆبانی بگیرێتن بەڕێی من ئەگە بینێرن ئەوجە کۆبانی دەگیرێتن وا لێرەوە داوام هەیە بە هیچ شێوەشی پێشمەرگەی نەنێرن ئەگەر ئەوان ڕازەکەن باسەکی باشیان لۆ بنێرن زۆر باشترە لەوەی کە پێشمەرگەی بنێرن چکو ئەوە بەڵێ سیروان لە هەولێر باش کاکا کاکە سیروان سەر چاوم فەرموو وڵای بەڕێی من دەستخۆشە و بڕیارانە دەکەم بەس بەڕێی من هیچ بەسەرش دەستخۆشانە دەکەم بەسەرش دەستخۆشانێ ناکەم لەبەوەی ئەوەی بۆ پێشمەرگە بنێر ئەوە پێشمەرگە لۆ خۆمانیاد ئەوەی دابین بکەین ئەوە پێشمەرگەی ڕۆن ئەوان ئەگەر ڕاست دەکەن با خەرکەچی لێوێن دەر خەرچی کۆبانیە گەنجی زۆر هەیە با خەرکەچی لێوێن دەر دروستکەن تەدریبیان پێ بکەن باشترە لەوەی هێزی پێشمەرگە بچ بەلاش عەلازمداری فەقیر و ڕەش و ڕوود دەچی ئەوان ئەگەر ئەوە پێشمەرگە چی پێیە ئەوە چی چار مەزەنی پێەیە کلاشکۆفەچی پێەیە بە کلاشکۆف شەڕ دەکرێت بەتان ئەوان کوڕەکانی خۆیان هەموو درعیان لاقربێ گولە نایبڕی با کوڕەکەی خۆی ڕەوانیە فەوزش کوڕی خۆی ڕەوانکە دا لێ دەکەم بە ناوی مەسە شەڕێک دەکرێتن درێ فرانە هێز فرانە فەوز بە ئەم بێن هێزی نیشتیمانی لو فرانە و درێن بۆ نمونە درێن هێزی زێرەوان یان درێن هێزی ناوەخۆ ئەو شتەوان نەبینی هەتا ناو پێشمەرگەی شەڕە فڕۆ مایە بەڵێ یعنی هیوادارم ئەو شتە نەبینی یعنی ئەوان ئەگەر ڕازێشەش لێ دروستکەن ئەمە پێشمەرگەمان لۆ خۆنی هەتا ئەوەندە ئیبراهیم لە هەولێرەوە کاکەی وەرە باش کاک ئیبراهیم سەر چاو کاکە دەستخۆشی لە کاک مەسعود دەکەم بۆ ئەو بڕیارەی کەدای بەنسبەت نردنی پێشمەرگە بۆ کۆبانێ بەڵێ بەس یەک داوام هەیە ئەو خەڵکانەی کە دوێنێ و پێرێ چەند ڕۆژەکە هاوار دەکەن مەسعود بارزانی هیچ قەرارێک ناداوە قەراری دا با پاش کەس نبنەوە بە تایبەتی دوو کەس لە ناو یەکێتی بە یەکەمیان مەلا بەختیار دەیگوت ئەگەر لەسەر تەلەڤیزیۆنی مێزگمێکی هەبوو پێ ئەگەر بڕیار بێ یەکەم کەسم ئەمن بچم ئەمیش پێی دەڵم مقدمم لە فەرماندەی کاوە ئەگەر مەلا بەختیار چوو ئەمش دووەم کەسم بچم بەڵام زۆر عیبە کە پشێمان بێتەوە لە قەرارەکەی عنوانی خۆشمت دەرەمێ باژوێی لێ بێ کە ئەو چوو یەکەم کەس بە نایمیش لەگەڵ خۆی بنووسی ئەمیش دەچم وەکوی خۆم بەخش دەکەم لێرەگەی دووەم لاهوری شێخ زەنگی لە سلێمانیە دانیش بوو دەیگوت ئەوە قووەت بەڕێ کراوە یەک شتیش نەبوو ئەویش بابێت ئەوە ڕێکاکرایەوە ئەوانەی کە خۆبەخشن و هاتنە مەیدانم کۆبان پێشمەرگە بچی ئەوە مەیدان فەرم و بابین بچی لێگە شتاشی من ئەوە هیچ کە بام زیادە نەکەن ئەوە ئەمن داوا لە کاک مەلا بەختیار دەکەم باپان بەڵێ لەیلا لە سلێمانیەوە کاتۆ بەڕێزم سەر چاوم وەڵا بەڕێزمەوە قسەی پێشونانەی ئەڵێن لە خۆیان نەبوو میوانی ژووی تێیە کرد بەڵام ئێمە وڵاتەکەی خۆمان پێویستی بە پێشمەرگەی و پێویستی بە دیفاع ئەوە شنگار ئەم هەموو سەرگەردانی ڕووی تێ کردووە ئەوان پێشمەرگەیان نێرن بۆ کۆبانی ئایا زامنی ئەوەکەن تورکیا ئەو پێشمەرگانە لە ناو نەباکیان نێرن بۆ کۆبانی قەیدار کوڕی فەقیر و هەژارەوەتانێ ئەم هەموو بە کەم ماڵێ و کەم شارە تاعسێ تێ نەکەوتێ بۆی تاعشەوە معلوم نییە تورکیا خۆی هەر ئەوانە لە کوشەکەیان نێرن بۆ بەزەیان بۆ خەڵکان نایەتەوە بە بڕیاریکە و بە بڕیاری کابرا خۆی لە ماڵۆ دانیشتووە حاکم و زیر دانیشتووە و ئیمزایەکە کاڵە کوڕی خەڵک با بڕوا بکوژرێت لەبەرەوە لەبەر تورکیا شەنجارە ناو مەناعەتی نییە لە کوڕی خەڵکە کوژەیانە کوژرە پەرلەمانە سەرۆکی هەرێمە چ مەخسەویەتی ئەو 50 ساڵە کوڕی خەڵکەیان بکوژ چ مەخسەوی بووە لەوەی ئیسای کوڕی خەڵکە کوژرێ ئەوانەش کەی نێرە ماگە تورکیا هەی کوژێت بەڵێ زامنی ئەوەیە بە خەڵک کە تورکیا و کوڕانە نەکوژێ کە ئەوە ئەینێرێ بۆ کۆبانی
دەستان خۆش بەسەر کەوتوبوون. بەڕێزان خۆ کورد شەڕ ئێلانە کردووە لەگەل تورکیا اتفاقی لەگەل تورکیا کردووە تورکیا ڕازیبوون نیشاندا هێزی پێشمەرگە برەوە کۆماری خەڵکیش هەیە سەرنجەیە کە تورکیا بێگومان ئەزمموی کوردیش دەوانێ ئەمە بەشێک بێ لەو ئەزمموی کوردی کە لەگەل حکوومەتی تورکیا هەر لەسەر دەمی ئەمبراتۆری عوسمانی تا ئێستا بگرێ هەیە بەتایبەتی لە ڕۆژەوە کە باس لەوەی کرێت تورکیا بە پێچەوانەوە زۆر جار ئالیکاریا هێزێن داعش دکرێت وەکێ لە ڕۆژاوای کوردستانە بە تێگوتن بەڵێ کاوا لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش بڵێ بەڕێزم سەرچاوم بەڕێزەکە من حەزەکەم کۆمەڵی خەڵکی مزایدی سیاسیەکە بە مەسلەی کوبانی و بە مەسلەی شنگالە باوەڕ بێ لایەنە بۆ حەزی کرد لە شنگالوار ڕووخاوە بەس لەبەرەوەی کە مزایدی سیاسی پێوە بکارە لەم کوردستانەیە کاکەمە شەڕە یعنی کۆمەڵی خەڵکی من یەکەم کەس ئەڕۆم و لە شاشەی تیڤیەکان و هاوار دەکات دەڵێ من دەستمە ناو کوبانی و شەڕ دەکەم بەڵێن بێ ئەو یەکەم کەس بڕاتەوە مەلا بەختیار و لاوری شەخزەنگی یەکەم کەس من بڕۆمەنا ئەو کوبانیە شەڕکەم وعد بێ شەیدیش من بە تاک موسلاحی خۆمە بە فیشێکی خۆمە بە چەکی خۆمە بەڵام بە شەرتی ئەوان ئەو بەڵێنی خۆیان بێنەتی کاکەمانە مزایدی سیاسیەکەن بەسەر کوڕی فەقیر وەژارە و باوەڕکە کاکە بەڵام ئەمە بەریار لەلایەن سەرۆکی یاریمی کوردستانەوە دەرچووە پەرلەمانی فەقیر گیری خواردووە کاکە کەواتە ئەمە بڕیارێکی فەرمیە لەلایەن سەرۆکی یاریمە دەرچووە ئیتر ئەوەی تر سەرنجی شخصیەکانە کاکەوەتا لێوە حەو ڕۆژە لەگەڵ کوردی ڕۆژاوا قسەکە ئەژبوونەوەیانەکات لەم لە جەبەکان لە شەڕایە یعنی سەرۆکی یاریم لەگەڵ ئەوروپا خەریکە لەگەڵ ئەمریکا خەریکە لەگەڵ تورکیا خەریکە فەقیرە گیری خواردووە بەدەست ئەم کوردستانەوە بە برای بەڕێزم هەر کەس بۆ خۆی لە دوانەدا تو ئاگات لێ چییە؟ وەڵێ بەرزان کێمان لەگەلە؟ کێ؟ ئیبراهیم لە سلێمانی کاک ئیبراهیم ئەم کاتەوە باش سەرچاوم فەرموو کاک ئیبراهیم با بزانم سەرنجی تو لەسەر تەوەرمان بەڵێ وەڵام پرسیارێکمە بۆ عەزیز نەبێ ئەو لە خزمەتدا ژەرنووسەی تەلەڤیزیۆنەکەی ئێوە ئەنووسێ حکوومەتی کۆبانی و وەزیری بەرگری کۆبانی ئەمانە وەزیرن حکوومەتەکەیان چیە پەرلەمانیان چیە حەزەکەینەوەمان بۆ ڕوونکەنەوە وەڵێ سپاس ڕۆژاوی کوردستان سێ کانتون هەیە کانتونی جزیرە و عەفرین و کۆبانێ ئەم کانتونانە بێگومان هەر کانتونێک مەجلیسی گەل هەیە مەجلیسی گەل واتە پەرلەمان کۆبانێ مەجلیسی گەل هەیە واتە پەرلەمان یەکێکی لە هاوسەرۆکی مەجلیسی کاوانیش بێگومان سیستەمی هاوسەرۆکاتی هەیە کە پیا و ژنێک پێکەوە سەرۆکاتی مەجلیسی گەلەکەن ئەم مەجلیسە گەلە لە کۆبانێ هەیە عایشە ئەفەندی کە هاوسەرۆکی مەجلیسی گەلە لەگەل بەڕێزێکی تر لە ماندەمدا ئەنوەر موسلیم سەرۆکی حکوومەتی کانتونی کۆبانێ هەیە بێگومان لە کانتونی کۆبانێ وەزارەتیش هەیە وەزیری بەرگریش هەیە لە کانتونی کۆبانێ کە پێشتریش پەرلەمانی کوردستان بە فەرمی ئاعترافی بە هەر سێ کانتونێکی کۆبانێ ڕۆژاوی کوردستانی کردووە و زانیاریەک بوو بەڕێستان کاک ئیبراهیم بەڵێ شێرزاد لە قادر کەرەمەوە سەرەتا داواکارم لەخوای گەورە شەهیدەکان بە بەهەشتی بەرین شاد بکات و سەبووری کەسوکارت بە دەستخۆشی لە سەرۆک بارزانی سەرۆکی پەرلەمانەکەم سەبارەت بە ناردنی هێزی پێشمەرگە بۆ کوبانی داواکارم لەسەر حیزبەکان بێ جیازی هەمویان هێزی خۆیان ئامادە بکەن لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە حکوومەت یاریمی کوردستاندا بۆ کوبانی ڕەوانە بکەن و چیتر کاتی قسە نییە باکردار حکم بکات لە مزایدەی سیاسی دەربچین لە ئەمری واقع ڕەفتار بکەین داواکارم بێ جیازی بێ ئەوەی هیچ بڕووبیان ئەوە کاتی قسەکردن بەسەر چوو فەرمو ئەوە هێز ئەویش بۆ کوبانی دەبەرەوە چی کوبانی چی مەهاباد چی قامشلو چی هەولێر چی دیاربەکر هەمووی خاکی کوردستانە هەر پێشمەرگەیەکی شقەیچێکە ئاساییە کە ئەچێت پێشمەرگە چی لێرە بێ چی لێرە بێ بۆ شەهید بوونە هەمومان نەکەر پێشمەرگە هەموو خەڵکەکان دەستخۆشتان لێکم بەڵێ ڕێباس لە سلێمانیەوە ئەم کاتتان باش هەموو کاتێکا ڕێباس کاکە بنتەیدی و برادراناکەم کاڵێن ئەمە مزایدەی سیاسی و کۆمەڵی بەرپرس و کۆمەڵێ خەڵکی بەنای پێشمەرگەوە قسە ئەکەن هیچ پێشمەرگێ پێی خۆش نییە بچێ بۆ کوبانی هیچ کەسێ حەز ناکە ڕۆڵەکەی ڕۆڵەی ماڵەکەی بەکوش با بۆ کوبانی هەمووی دوو هەفتێ ئەم خەڵکە کوبانی بیستووە ئەم کۆبانیە چیە خۆمان پێویستمان بە پێشمەرگەی خۆمان پێویستمان بە خەڵکێکە لەسەرمان بکاتەوە ئیتر هیچ پێویست ناکە کۆمەڵی خەڵکیان بە شەهیدکردن لە جەلەولایە تەرمەکانیان نەهاتۆتەوە بزانین کام بەرپرسە هاتۆتە جواب لەسەری پەرلەمان بە یەک ڕۆژ لە 24 ساعتە هاتە سەر خەت بۆ بە کوژدانی ڕۆڵەکانی خەڵکی کوردستان بۆ بچێت بۆ کوبانی ئەی بۆ لەسەر ئەو خەڵکە چەندان بە کوژداوە بۆ نایانە جواب لەسەر ئەوانە لەبەر ئەوە داوا لە خەڵکەکەین
بەخشەی بەسعود بەرزانی بەخشەی ئەم مەسئولانە تێ نەکەون کەس خۆی نەیە بەکوژ بڕواکە هەمووی مزادەی سیاسی هەمووی پارلەمان پێوەرەگرن و ئەم خەڵکە ئەم مەسئولانە بە کوشمانێن و ئەمە بەڵێ بەرزان لە کاتێکا کورد بڕیاری نەدا بۆ شەری داعش بکە ناوچەکانی خۆی پارێزێ بەڵام داعش دێت بەردەوام هێرشەکاتە سەر تۆ وڵاتی تو وێرانەوەکە وەکو چۆن لە شنگال جینوسای دەرحەقی کورد کردووە ئایا هەموو کورد دەستەوەستان بوەستە هیچ کەس شەڕ نەکە لە شەڕیشە بێگومان وەکو وەزانن چێک ئاگر بەکاردێت گەلێک جاران قوربانیش لێکەوێتەوە بەڵێ عەبدوڵڵا لە سوورانەوە هەتارجان بەڵێ سەر چاومکە عەبدوڵڵا فەرموو سەرەتا من خۆشەویستم بۆ قارەمانانی کۆبانەیە من پێم وایە ئەو قارەمانانی کۆبانە پێویستیان بە سەگ نییە و پێم وایە ئەگەر پێشمەکە فترێن لە دڵنیام شکست دێنێتەوە بۆیە من پێم بڕیارێکی باش نییە و من دڵنیام ئەگەر ئەوان و یەکێتی نەبانە دڵنیام کە مەسعود باش نێتوانین لەو هەولێر دانیشێتن کە ئەمە بڕیارەشی داوە ئەمە یاوەی پارتی مزایدەی سیاسەت دەمەوێت دەستخۆشی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و کەچەک و ئیسلاحی بۆ کۆکردنەوە کاتێکا جۆر لێمە بەڵێ بەڵێ ئێمە هەمومان ئەزانین سەرۆکی پارتی یعنی ئەگلا پەڕەکانی خیانەتی مێژووی ببۆرە کاک عەبدوڵڵا ببۆرە تکایە بەڕێزان تەوەری ئێمە بەلارێکە نەبن تکایە تەوەری ئێمە تەحدیدە هێز ناردنی هێزی پێشمەرگە بکوبانێ ئەمە بڕیاری حەزبێک نەبێ و دەحوزە بڕیاری هەر پێنج حەزبە سەرەکیەکی هەرێمی کوردستانە کە شەرعیەتیان لە دەنگێوە وەرگرتووە لە ئیرادە ئێوە وەرگرتووە ئەوان بڕیار داوە بە پەرلەمانی کوردستان بە ئیجماع کە پێشمەرگە بچێ بکوبانێ پێشمەرگە بنێرێ بکوبانێ کە تا ئێستا نادێدا بڕیار درراوە کە بنێدرێ تکایە ینی کۆمەڵێک مستەڵە ئەملا و لە دواتە تەشەنج دروستە بێ ڕەتفعیل دروستە بێ و ئیتر بەرنامەکەشی ئەنجامێک نابێت تکایە بە لەسەر تەوەرێکە هێزی پێشمەرگەی کوردستان پەرلەمانی کوردستان لەسەر بڕیاری سەرۆکی هەرێمی کوردستان بڕیاریدا کەڕەوانەی کۆبانێ بکرێت کۆبانێ لە ڕۆژاوای کوردستان لە ئەزمە و ڕۆبەڕووی هێرشێکی زۆر توندی داعشەکان بووتەوە ئەمە تەوەرێکی منە بڵێ کێمە لەگەلە سەروەر لە کۆیە پەروەر کای پەروەر چۆری بەڕێزم سەرچاوم کاکە جار من موالیدم 89 بەس مێژووی کوردم خوێندەتەوە مێژووی کورد پڕە لە خیانەت و لە هەڵخەرەتاندن ئێستاش دەستخۆشی لە سەرۆکی هەرێم ناکەم بۆ بڕیارە وە پێشم باش نییە پێم باشە چەک و تەقەمەنی ڕاوانە بکرێن نەک کوڕی خەڵک بدرێ بە کوشت چێ دەڵێ پیلانی لەیان تورکیاوە بۆ لە بۆ شار بین ئەو کەسانەی باسی مزایدەی سیاسیش دەکەن کە بڵێن مزایدەی سیاسی دەکەن کە چەک و تەقەمەنی هەدوو باشە باوانیش بینێن ئەوانی مزایدەی سیاسی بکەن بۆ حیزبەکانیان ئەگەر باسی دوو بەڕێز نایی بەڕێز بەلا بەختیار و لاوەریشانینە ئەوانیش چەند ڕۆژ لەبەر لە پێشەوەی بەرەکانی جەنگنەوە لە تەلەڤیزۆنە بەڕێزەکەی خۆتانەوە دیارەکە مقابلەش کراون دەستخۆشی و سپاسم بۆ بەرنامە جوانەکەت هەیە وەلە بەرزانێدی ئەمە سەرنجی شارەی کوردستانی بۆ بێگومان لە سەرنجەکانیشیان بیر و بۆچوونی جیاواز هەبووە بەرحاڵ ئێمە هیوادارین ئەم سەرنجە گەیشت بێ ئەمی ویدارین سەرنجە خەڵکی وەکو هەر جار گەیشت بێ و تەوەریمە تایبەت بۆ سەرپرسەگێت سەر بڕیارەکە پەرلەمانی کوردستانی و بڕیارە شاندنا هێزەی بۆ دەرەوەی هێزا پێشمەرگە بۆ دەرەوەی سنوورین هەرێما کوردستان ئەوژی بۆ کۆبانێ گەلو ئەف بڕیارە بدیتنا خەڵکی چاوا بۆ بێگومان و گۆداریکە ئەمژی ویدارین سەرنجە خەڵکی بوالین پەیوەندیدار و بەرپرسان گەیشت بێت خەڵک مصطلحي مزايدة قلب كارتينيت خليك مصطلحات عندك ناكو كين فان احزابان قالك جاران تديد مجي خلكي جدا هشتا قالك تونتر عندك خليك برنجي كتعاملات كانوا برنجي كسرنجات ويا كوبيغمان افجي كيم تازور باندوريل سرايا قشتي دروزي كتاشان جيلينجا كرد هيزين كردان سربيه كجراسن كتوحيدك شرع قوات شيكن حتى صبيل في رجالك خدمات كين بارباش